ئەو ماڵی کە بە ئامان لەلای تۆ داناوە ئەبێ پارێزگاری لێ بکەیت بۆ نییە زۆر بە سادەی لەسەر مێزەکە دای بنیت و منداڵ دەستکاری بکات میوان دێ دەستکاری کات ئەو منداڵە ئەو میوانی ستاوانی نەگەر ئەگەر لیان بردی بۆ چونکە تۆ ئەو پارەیەت داناوە کە لە کاتێکە خوای گەورە ئافەرمێ وەلا تؤتوا السفهاء ئەموالەکم بۆ چونکە خوای گەورە کە ئافەرمێت لەبەرچی التي جعل الله لكم قياما چونکە ئەو پارە خوای گەورە کردوێتی بۆ هۆکاری وەستانی ئێمە بۆ هۆکاری ئەوەی کە بناغەی ژیانمان لەسەر ئەو پارەیە بنیات بنین و لە هەمان کات دەتوانین قیامەتیش پێ پەیدا بکەین ئێمە ئەگەر پارەمان نەبێت ئەگەر پارەمان وا دانا بە سادەیی و هەموو دەستکاریان کرد و 2 سات بردی و بە خۆمان خیز قیاسێکمان نەبوو منداڵ بردی ئەو بردی ئەو بردی ئەو بردی خوای گەورە ئەفەرمی ئەو پارێکە بۆم داناوی کە کردمە هۆکاری وەستانت لە دنیادا و بژێوی ژیانت و قیامەتیشی بەدەستە بۆ ئەگەر تۆ پارە نەبێت زەکات چۆن دەیت کە عیبادەتێکی گەورەیە کە تۆ پارەت نەبوت چۆن حەجەکەیت عیبادەتی گەورەیە کە پارە چۆن عومڕە ئەکەیت چۆن سەدەقە جاریەک پردێک مزگەوتێک دروست دەکەیت هەر بە پارە ئەیکەیت کەی قوربانی ئەکەیت چەند خۆشە تو هەموو ساڵە قوربانی بکەی بۆ چونکە پارەت هەیە کەواتە تو پیاوەتیشت پێ ناکرێت کەواتە ئەو هەموو عیبادەتانی کە بە پارە ئەنجام مەدرێت ئەتوو بە هەدەردا تۆ بێبەشی بۆ قەت زەکات نادەیت قەت قوربانی ناکەی قەت خێرێک ناکەی قەت ئیوەنی کە خەڵک سود لە پارەکەت ببینی کە بە قەرز بیان بدێ یاخود ئەگەر ئەمانەش ئەنجامدا ببی بە بازرگانێکی گەورە ببی بە کەسێکی سەرمایەداری گەورە بۆیە لە حەدیثێکە ئەفەرمێ المؤمن القوي خير وأحب إلى الله من المؤمن الضعيف ئیماندارێکی چست و چالاک و زیرەک و عەقڵ باشتریشە خۆشەویستتریشە لە ئیماندارێکی زەعیف و لاواز و نەزان و بێ بەرنامە کەواتە ئێمە چۆن ببینە خۆشەویستی خوای گەورە بەوەی کە ئێمە بتوانین لە هەموو ڕوانگەیەکانەوە پێشکەوتوبی سەرکەوتوو بین بۆ چونکە خوای گەورە ناوی ئێمە يد السفلى بین کە لە حەدیثەکە ئەفەرمێ اليد العليا خير من اليد السفلى تۆ پارە دێ بە کەسێکە ئەم دەستەی سەرەوە یەکێکیان وەرەگرێت چیهانیان باشترە ئایا دەرۆزەکەت باشترە یان کەسێکە پارە ئەبەخشێت ئەفەرمێت بۆچی لەبەرەوەی اليد العليا هي المنفقة ئەوەی کە لەسەرەوەی ئەمە بەخشەرە بەڵام يد السفلى هي السائلة دەرۆزەکەرە کەواتە ئینسان نابێ هەوڵ نەدا کە منفقە نەبێت کە کەسێک بێت کە بەخشندە بێت دائیمەن پارەی هەبێ بدات بە خەڵکە بۆیە ئیسلام فێرمانەکات بەوەی کە ئێمە دائیمەن دەستمان لەسەرەوە بێت قەت پارە وەرنەگرین بۆ ئەوەی کە هەم عیبادەت بەدەست بێنین هەم کەسایەتیمان پارێزراو بێت وجعل لكم القيامة خوای گەورە ئێوەی ئەو پارەی کردوتە ئەوەی کە ئەو پارەیە ڕاتان بگرێتن و بژێوی ژین لەسەر پەیدا بکەین ئەو هەموو دەستکەوتانە بۆ دنیا و بۆ قیامەتە چۆن دەستمانەکەوێت تەنها بێکشت ئاگادار بن بەڕێخستنی ئەو پارەیە کە لە بەردەستماندایە بەڕێخستنی ئەو داراییە کە لە بەردەستماندایە بۆشە ڕاوێژکاری دارایی هەیە بۆ ڕاوێژکاری دارایی هەیە هەموو سەیری بکە هیچ حکوومەتێک نییە وەزیر دارایی نەبێ بۆ هەیەی لەبەر ئەوەی حکوومەت ئەزانێت کە دارایی بناغەی حکوومەت و دەسەڵاتە کە پارەی نەبوو حکوومەت ئیفلاس دەکات وایە هیچ دام و دەستگایەک نییە حکومی محاسیبێکی نەبێ بۆ محاسیبەیە چونکە بزانین داهاتی چەندە خەرجەکانی چەندە و هیچ شەریکات و کۆمپانیایەکیش نییە محاسیبێکی نەبێت بۆی ئەوش بە هەمان شێوە حساباتی خۆی بکە بزان داهاتی چیە قازانی چیە زەرەری چیە لەکوێ با بڵێ جیرفانەکەی کون بووە بۆی کە چاچی بکاتەوە و هیچ دوکاندارێکیش نییە دەفتەری قەرزەکان و حساباتەی نەبێ بەڵام ئایا چەند لە خاو خێزانەکان دەفتەری حساباتیان هەیە لە حکومەت ڕابگرێتە دام و دەستگاتە شەریکە هەتا دوکاندار تا دێنێەوە ماڵەکانە زۆر کەمێک نەبێ بەداخەوە ئیحساییەن پێمان ئەڵێ 193 خەڵک ئیشەکات ئاگادار لە هەموو دنیادا لە ئەمریکا تا ئاگاتە ئەوروپا کوردستان کەس نەڵێ شاناز نەکە بڵێ من وەڵای زۆر کاسم هەمومان کاسبین وەرە چێمان لێرە ئەخەوێت هەمووی کاسبە هەمووی ئیشکەرە بەڵام ئەڵێن لەو 193 کەمتر لە 100 ئەزان ئیش بەو پارەیەک بکە بەدەستی دێنێت ئێمە عیب نییە بۆ هەمومان هەمووی ئەوە خەیاتەوە حەدادەوە ئەوە فیتەرە و مامۆستایە هەموو ئیشەکەت بەڵام چەندمان ئەزان ئیش بە پارە بکەین پارە گل بدەینەوە بەبێ زێدە ڕەوی کە بخل بێ ڕەزیلی بێت بەبێ زیادە ڕەوی بەبێ مبەذیر بین ئەمە جێگای پرسیارە هەڵوەسەیە لە خۆمان بکەین کە ئەم ئیحساییە بەڕاستی ڕێژێکی زۆرە یعنی زۆرە کە نازانین ئیش بە پارەکە بکەین لە ئەمریکایە ئەزانن ساڵانە 178,000 خێزان هەڵ ئەوەشێتەوە بەس لەبەر نەزانینی ڕێخستنی دارایی خێزانی میزانیەی ئاعیلە بۆ چونکە یان پیاوەکە زێدەڕەوە پارە نامێنێتەوە یا ژنەکە زێدەڕەوە پارێکە نامێنێت 178,000 خێزان
لا بس دقت بێت لە ئەڵمانیا چەند هزار بێلانەمان هەیە نزیکەی 700,000 ئۆپتاغلۆس بێلانەکان 700,000 بۆچی هەموو لێ سوالەکە قەرزدارە کەس نەڵێ بە مەشروع بۆلاتەوە مەزانەوەمان نەزانین بە مەشروع بێ نەخێر هەمووی لێ سوالگە کرێخای نەدووە کەریخانەکەی نەداوە کارەبای نەداوە قەرزی کردووە ناوماڵی بە قەرز هێناوە دوسێ خەت تەلەفۆناتی هێناوە تەلەفۆنی مۆبایلی هێناوە سیارەی بە قەرز هێناوە پێی نەدراوەتەوە باری خۆی قوڕس کردو و ئیفلاسی کردو کەوتە سەر شەقامەکە ئاگادار ئەوانەی کە تۆ ئەیان بینی هیچیان لە بە مەشروع بینی چاک بزان 700,000 بێلانە ئەو ڕێژێ ڕۆژ بە ڕۆژی زیاد دەکات بڕۆ سەری کۆمپانیەکان ئینکاسۆ بکە ئەوانەی کە دەفتەری قەرزی خەڵکیان لەلایە هەر خەنی بوونە بە خەڵکە بۆ ئەوان بوونەتە ملیاردێر یەکێ لەوانە لە ئینکاسۆیەکە ئەو کۆمپانیەکە پارە لە خەڵک وەرەگرێتەوە ئەیوت 5 ملیارمان گەڕاندۆتەوە لە خەڵک بۆ نێو بازاڕی ئابووریە بەڵام ئەگەر ئەوانە لایانی کەم 15 ملیاری خۆشیان هاشتە سەرێ قازانجیان کردو لەو خەڵکانەی کە نەیانتوانێت پارەکەیان بدەنەوە هەمووتان لەوانە بەسەرتان داهاتە بێت کاتێک کە قەرزێک نادەنەوە یەکسەر ئەنێرێ بۆ ئەو کۆمپانیا ئەو کۆمپانیاش ئەگەر 5 یۆڕۆبی ئەی کاتە 500 یۆڕۆ ئەوجا لە 500 کەش نەیدەوێت کاتە بە 1000 2000 لەسەر 5 یۆڕۆیە وەڵڵی برادەرێکم تووشی نەخۆشی نەفسی بووە ئێستا لەوانێ 20 ساڵ بێت تووشی ئەو کێشەیە بووە وەڵڵی ناوێت سیارە بە ناوی خۆی بکات تەلەڤیزۆنەکەی ئەمن بۆم ینی بەناو ئەلەستاز من بۆم کڕیوە بۆی کە ئەگەر هاتن بڵێ سیارە ئەو تەلەڤیزۆنە هی من نییە هی ئەو برادەرەیە ڕەحمی بە منداڵەکانم کردووە لێرەی دانا تا تەلەڤیزۆنەکەی نەبن چونکە خەڵکیان هەیە دێن دێتە ناو ماڵ هەرچی ببینێت حتا ساعتی دیواری ئەگەر یەک یۆڕۆ بکە ئەیبا لە جیاتی ئەو قەرزێکە کردوویەتی ئەو فەقیرە سیارە لەبەر دەرەی خۆی پارک ناکات تەلەڤیزۆنی ناو ماڵێک باسم کرد من ئیمزام بۆ کرد کە گوای ئەو ئیمنە بەس بۆی کە منداڵەکانی تەلەڤیزۆنیان هەبێت ناو ماڵێکی جوان ناتوانانی بکرێت لێ بۆ تەعینادی لەگەڵ ئەو کۆمپانیایە لە وەخت خۆی هەندێک قەرزی کردووە قەرزەکە نەتوان بداوەتەوە قەرزەکە زیادی کردووە لە خەفەتان ئیتر کۆتۆتە ڕقا ئەوە چەند ساڵ ئەوەیە کاتن تووشی نەخۆشی نەفسیش بە لەبەرەوەی ناتوانێت هیچ هەنگاوێک بنێ ئەمە لە ئەنجامی ئەوەی نەیزانیوە ڕێخستنی ئەو پارەی بکە کە لە ماڵی خۆی هەیەی بەڵام ئەگەر بزانی ئەو بێگومان ئیشاڵە تووشی ئەو شتانە نابی و بۆ چونکە ئێمە دینێکمان هەیە ئەو شتانەمان فێرەکە چی لەبەر بکەین چی بڵێن چۆن دانیشتین لەگەڵ گەوراکان چۆن لەگەڵ منداڵەکانە چۆن بین چۆن خێزان پێک بهێنین ئەمە فێریشمانەکات بەوەی کە چۆن ئیدارەی پارەکەمان بکەین خێزان وەکو حکومەت وایە ئاگادار بز وەکو حکومەت وایە حکومەت چۆن وەزیری ناوخۆی هەیە وەزیری دەرەوەی هەیە علاقاتی خارجی علاقات ناوخۆ وەزارەتی پەروەردەی هەیە وەزارەتی ئیعلام هەیە عینن خێزانش بە هەمان شێوە ئەگەر بێت و ژن و مێردێک نەزانن علاقاتی خارجیان لەگەڵ خەڵکان چۆن بێت تابەت میوانی ناڕێک دێ میوانی نەشیاو دێت میوان لە ناکاو دێت لەبەر سەبەرەوەی نیزامێکیان نێ بڵێ کەی میوان بێ کەی نێت چێ بێت چێ نێت چەند بمێنێت چەند نەمێنێتەوە کەواتە توی کێشەی خێزانیە بن لە علاقاتی ناوخۆشە بە هەمان شێوە کەی منداڵ بنێنەوە منداڵ چۆن پەروەردە بکەین منداڵ ئەبێ نابێ هەبوو نیان نەبوو کێشەکان چۆن چارەسەر بکەین نەخۆش کەوتین نەخۆشیەکان چۆن چارەسەر بکەین تۆ بڕۆ من دێم تۆ ئەچیت منداڵەکان چۆن پەروەردە بکەین پەروەردەی منداڵەکان چی بێت ئەبین ئەوە هەمووی نیزامێکە کە بێ ژن و مرد ئەمانە پێک بێنێت کە ئەمڕۆ بابەتی ئەو ڕۆکەشمانە ئەدی پارە داهاتمان چەندە خەرجیمان چەندە لەکوێ خەلەل هەیە کەواتە ئەبێ چۆن لە علاقاتی خارجی علاقات داخلی بەرنامە داڕێژەکەن باماشە لە مەسلەی بەکاربردننی پارە و پولیشە ئەبێ بزانین دەخلەکەی چەندە و خەرجەکانیشی چەندە بۆ یەکەمیشت لەبەر خوای گەورە یەکەمیشت لەبەر خوای گەورە لە ترسی خوای گەورە چونکی پرسیارمان لێکاتەوە دووەمیشت ئەوەی کە ئێمە کە بۆی خێزانمە هەڵنەوەشێتەوە سێمشت بۆی کە توای قیامەتی پێ پەیدا بکەین کە خوای گەورە فەرمێ وابتغي فيما آتاك الله دار الآخرة أفرم بو باركوليك بيم داوي آخرتي بي بيدا بك إنزا ولا تنسى نصيبك من الدنيا إنزا نصيبي قش للدنيا لبير مكة كي باسي وشكين تاتسر دقين بو من هي خواردن بخوين جلو برق لبر بكين ناومال بكرين كماليات بكين حاجيات بكين كيستا نسيت مانوا أمش خواي قورا حزيلي أوشتانا مها بكين بلام ببي زيادة الروي ببي كم روية كواتا ئێستا پێویستە لەبەر خوای گەورە ئێمە دەست لەو کاران هەڵبگرین کە پێشتر کردومانە و دووەمیش هەموو بابەتێک کە باسەکەین ئەبێ بەڕاستی ئینسان لە خۆیەوە دەست پێ بکات لەبەر خوای گەورە کاوڵێت ئیماندار کە کاتێکە کێشەیەکمان ئەبێ بگرن لای خوای گەورە ئەگەر لە کێشەیەکتان بۆ دروست بووە دا علاقاتی خارجی بوو علاقاتی ناوخۆ بوو ئیدارەی مال بوو پەروەردە بوو سەحە بوو هەر شتێک ئەفرێ بگرن لای خوا و پێغەمبەرەکەی بۆ چونکە عەلەیهی سەڵات وەسەلام بۆ چونکە لەوێدا خاڵی ئەو چەقەی کە پێویستە لەوێدا بوەستین لەوێدا یەکتر ئەگرینەوە ئەگەر حرامە ئەگە زێدە ڕێویم کردووە بۆ نمونە من لەگەڵ خێزانی خۆم دانیشم ئەگە زێدە ڕێویم کردووە لێرە زێدە ڕۆم ڕاستەکەی تۆ ئەڵێ من زێدە ڕۆم لێرەدا واز دێنم کە کەم ڕەوم ئەڵێ زوڵم لە تو کردووە بەڵێ مادام بە جوێرەی شەریعەت زوڵم لە تو کردووە داوای لێبوردنەکەم ئەم حەقیقەتە بێت بدەمێ بەڵام ئەتوش بە هەمان شێوە
لە کوێدا زیادە ڕێوت کرد لە چێ کەم ڕێوت کردو ئەبێ پابند بین بە دینەوە بۆ چونکە ئێمە ئیماندارین بەڵام ئیماندارێک کەسێک مولحید بێتن ئەو یاسا و ڕێسایی نییە هەر دەماش پێک نادەن بڕۆ ناوماڵە بڕۆ ماڵی خۆت بڕۆ ماڵی خۆت بەڵام ئێمە بە پێچەوانەوە ئەمانەوێ خێزانێکی سەقامگیر و پڕ بێ لە ئەمن و ئاسایش و دڵێکی ئارام بەرهەم بێنین فراهەم بێنین